بەڕێ سەرۆکی حکومەت ئێمە وەکو بەشێک لە فێرخوازانی هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆرا لەسەر بەرنامەی تواناسازی کە ژمارەمان زیاتر لە 1000 کەسە، بەڵام ئێمە نزیگەی 50 کەس کە سوورین لەسەرەوەی مافەکانی خۆمان وەربگرین و ئەو قەرزانەمان کە لە لای حکومەتە وەری بگرین کە ئەمەش مافێکی ڕەوای خۆمانە، چونکە لەو ساڵانەی کە ئێمە خوێندنی ماستەر و دکتۆرا لە دەروی وڵاتەواومان کردەکەوتە نێوان ساڵانی 2014 بۆ 2017 کە ئەو کاتە قەیرانی دارایی هەبووە، بەڵام لە ئێستادا کە باری دارایی باش بووە حکومەت هیچ بیانوێکی نەماوە بۆ ئەوەی قەرزەکانمان بداتەوە و جگە لەوەی ئێمە ناچار بووین لە کاتی خوێندندا پەنابەرین بۆ ئەوەی کە قەرزمان لە کەسوکارمان کردووە و هەندێکمان مڵک و ماڵی فرۆشتۆ بۆ ئەوەی خوێندنەکەی تەواو بکات و وەدا نەبرێت. هەروەها جگە لەوەی کە لە ئێستا و ئەو کاتەیش زەحمەتێکی زۆری بۆمان دروست کردووە لەبەرەوەی هەندێکمان پارەی زانکۆی نەداوە، لەبەرەوەی هەندێکمان داوای قەرزەکانی لێکرێتەوە کە لە ساڵانی خوێندندا ناچار بۆ لە کەسوکاری بیکات یاخود مڵک و ماڵی بفرۆشێت. هەروەها لە ئێستادا ماوەی 9 مانگ زیاترە دەستی بەدەستیمان پێکرێت، تەواوی دۆسیەکەمان تەواوی کێشەکەمان لە سکرتارێتی ئەنجومەنی وەزیرانە، بەڵێنمان پێدرا بوو بەر لە 9 مانگ کە دوای چەند هەفتەیەک کێشەکەی ئێمە بخێتە ناو کارنامەی ئەنجومەنی وەزیرانەوە و بڕیار لە دانەوەی تەواوی قەرزەکانمان بدرێت، بەڵام بەداخەوە لە مانگی 8 2021ەوە تەواوی نووسراوەکانی ئێمە بە تاتا و زانیاریەوە لە سکرتارێتی ئەنجومەنی وەزیرانە تا ئێستا سکرتارێتی ئەنجومەنی وەزیران ئامادە نیە نووسراوەکەمان بخاتە ناو کارنامەی ئەنجومەنی وەزیرانەوە بۆی کێشەکەمان یەکلایی بێتەوە. بۆیە ئێمەش تاوەکو ئەو کاتەی بڕیار لە یەکلاکردنەوەی کێشەکانمان نەدرێت فشارەکانمان بەردەوام ببین، لە چالەکەکانمان بەردەوام ببین. دواوەی نمرەی پێویستم بەدەستینا سەفەرم کرد لە بۆ وڵاتی تورکیا لە بۆ بەدەستنانی ماستەر لە هیومان ریسۆرس مەنیجمنت لەسەر میلاکی وەزارەتی پەروەردە. دوای ئەوەی کە گەیشت مێوەندرەوە و دەستم بە خوێندن کرد بەوەی قەیرانی دارایی و بڕینی بودجە لە بەغداوە حکومەت ئێرەم شایستەکانی ڕاگرتین یاخود زۆر بەکەمی سەرفی دەکرد لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە، بەڵام ئێمە بە قەرز و قۆڵە و بە هەوڵی خۆمان و خزم و کەس و کار و جیران و برادرەوانە بە هەر شێوەیەک بوو خینەکانمان تەواو کرد. ئێمە 100% لایەنی دووەمی عەقدەکانمان هەموو جێبەجێ کردووە، ئەوەی کە عەقدەکەی شکاندووە و جێبەجێ نەکردووە وەزارەتی خوێندنی باڵا حکومەتی هەرێم بووە. دوای ئەوەی 150 وەگر کە بڕی 107 وەرەقە و ئێستا 107 وەرەقەم لە لای خوێندنی باڵامە لە 2018ەوە هەتا ئێستا هیچ هەوڵێک لە خوێندنی باڵا لەوەی پارەکانمان سەرفکەن. ئەمن وەکو خۆم بڕی 4 دەفتەر و 62 وەرەقە قەرزارە حکومەت قەرزاری منە، بەڵام ئەمن هیچ قەرزاری حکومەت نیم، لەبەرەوەی ئەمە هاتینەوە ئەرکی خۆمان جێبەجێ دەکەین. بەڵێنامەیەکمان پڕ کردەوە لە وەزارەت پێشەوەی بڕۆن، بەڵێنامەکەەوە بوو خوێندنتان بە سەرکەوتووی تەواوکەن و ئێمەش مافی داراییەکانتان دەدەمێ، بەڵام ئێمە خوێندنمان بە سەرکەوتووی تەواو کرد ئەوان مافی داراییەکان نەداینە. ئێمەش ئەوڕۆ هاتوین وەکو نوێنەری دەرسوانی تواناسازی داوای مافی خۆمان و هاوڕێکانیشمان دەکەین، چونکە ئێمە ئەوەندە نین لێرە، بەڵام هەری بە زوروفی تایبەت ئەوانە کە بتوانین هەموو زاردین ئامادە دەبین.